ئەو جوتیارە لەلایەن دوو سەرباز لە گوندی شەناخەی سنووری سەرکەڵان ئازادرا ئەمڕاتۆ دادگای دوو بستاک و سکاڵای یاسایی لەسەر ئەو سەربازە تۆمار بکات دەمێ بچمە لای خۆی کاک زۆر سپاس دەکەم. دەڕێگەی ئەم سکاڵایەوە دەتوێت بەکوێ بکەیت؟ ئەو سکاڵایە دەستپێکی ئیزراعاتی یاساییە بۆی کە قەزیەکە گەورەتر بکرێ، بۆی کە کرامەتی ئینسانی کورد و کەرامەتی هاو نیشتیمانیانی ئەو شارە بپارێزین لە ڕێگەی ئەوەی کە ئەو سکاڵایە من دەمەوێ گەورەتر تەمەشایشەکەی بکەین ئەویشەوەیە کە لە جیاتی بین کەسەکە وەکو شەخص محاکەمە بکەین با بین ئەو پەروەردەیەی کە بۆیتە مەنزومەیەک ئەو کەسی تێدا پەروەردە دەکرێت ئەو عقلیەتە تێدا محاکەمە بکرێت هەروە ئەو فەرماندە سەربازیانەی کە ئەمریان بەو سەربازە کردووە بەو جۆرە تەسەڕف بکەن ئەو فەرماندە سەربازیانە محاکەمە بکرێن و ئەو ئیزراعاتە یان ئەو ڕووداوە ببێتە ڕادعێک کە جارێکی تکە کەس ڕێگە بە خۆی نەدا و ڕێگە بە دەستگاکەی نەدا جا لە هەر ئاستێکدا بێ هەتاوەکو بەو جۆرە دەست درێژی بکاتە سەر مافی ژیانی هاوڵاتیانی مەدەنی یان جوتیارانی کورد یان بە جۆرێک ئەو فەرماندە سەربازیانە ڕادعێک هەبێ کە محاسبە بکرێن ئەگەر هاتوو ئەمر بکەن بەو جۆرە تەسەڕف لەگەڵ هاوڵاتیانی مەدەنی بکەن. کاک محەممەد ئەو ڕۆژیات تە گوندی شەناخم بۆ خۆم لەوێ بووم بۆ ماوەی دوو ڕۆژ لە گوندی شەناخە مامەوە تۆ پێم وا بێت تەندروستیت جێگیر نەبوو نەخۆش بوویت ئەو کاردانەوەی کە بەرامبرت کرا چۆن حەست چۆن بوو ئەو ڕۆژە چۆن بۆ تۆ ئەگەر بۆم باس بکەیت؟ بڕابکە من ئەو ڕۆژێک کە هاتمە شەناغا 7 ڕۆژ بوو نەخۆش بووم و لە بن جێگاش بووم کاتێکە حالەتەکەم بینی و پێشترش لە ڕاوێژدا بووین ینی من لەبەرەوەی نەخۆش بووم بۆیە ینی لەوێ نەبووم بەڵام کاتێکە ڕووداوەکەم بینی کە هێزە سەربازەکان بە جۆرێک دانەوێ تعدا لە ڕێگری و ئەوە بکەن لە هاو جوتیارانی ئەمە بەپەلا هاتمە وێندرێ بۆی کە ئیشەکە هادێ بکەمەوە بۆی کە ینی کۆنتترۆلی حالەتەکە بکەین زیاتر پەرە نەسێنێ بەڵام کاتێک کە ئەو سەربازەم بینی دیانەوێ اختیتافی تراکتۆرێکی مەدەنی جوتیاری کورد بکەن بەبێ ئەوەی پرسی پێ بکەن بەبێ ئەوەی کە بزانی بۆ چێدەی بە بەبێ ئەوەی کە هیچ یعنی هیچ یاعتیبارێک بۆ ئەو هاوڵاتیە بۆ ئەو جوتیارەدا بنێ بەخۆم ینی نەمتوانی ئەوە بکەم چوم ڕێگریم لێ کرد و هاتمە خوارێ بۆی کە ئیشەکە هادی بکەینەوە کەتی ئەو ینی تاکە سەربازە بەو جۆرە تەسەڕفی بەرامبەر منە کرد من لە کۆی گشتی دەمەوێ وەکو گوتم ببمە هۆکارێک بۆی کە جارێککە پێشێلکاری بەرامبەر هاوڵاتیانی کورد نەکرێ بمە هۆکاری ئەوەی کە ئەو مەنزومەیە محاکەمە بکرێت کە بەو زۆرەی خەڵک پەروەردە دەکا ئەو فەرماندە سەربازیانە پەیامیان پێ بگا کە ئەگەر بەو جۆرە ئەمر بکەن خەڵکێک هەیە دەتوانی بەرامبەریان ڕابوەستێتەوە پێیان بڵێ نابێ ئەوە سەلاحەتین گۆنیە دەبێ ئێوەش محاکەمە و ئیزراعاتی یاساییتان بەرامبەر بکرێتەوە. کاک محەممەد دوێنێکە جەنابی سەرۆک بارزانانی و سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگیری سەرۆکوەزیران و سەرۆکوەزیرانیش بەیاننامەی تونتیان دەکرێت دژی ئەم هەڵسکەوتانەی سوپا وەستانەوە ئەمە تا چەند واکە ئێوە سوور بوون لەسەرەوەی کە خاکی خۆتان جێنەهێڵن ئەم پاڵپشتێت تا چەند بۆ ئێوە گرنگە؟ خۆشبەختانە ئەو ڕووداوە لە ڕووداوێکی تاکە کەسی و ناوچەی دەرچووە بۆتە قەزیەکی نیشتیمانی و ئەمن زۆر خۆشحاڵم کە ئەگەر ینی بەهۆی ئەوەی کە من ئازادرام بەڵام کۆدەنجێکی نیشتیمانی کۆدەنجێکی لایەنە سیاسیەکان بۆ یەکدەنجی بەرزکردنەوەی هەستی نەتەوەی بەرزکردنەوەی هەستی نیشتیمانی و بەرزکردنەوەی هەستی بەرگریکردن لە نیشتیمان لە خاک بەهۆی ئەو حالەتەیەوە دروست بووبی ئەوە بۆ من زۆر خۆشە و من سوپاسی هەر هەموو ئەو لایەن و کەسایەتی و دەستگایانەش دەکەم کە بەیاننامەیان دەکردو پاڵپشتیان کردووە لە ڕاستی ئەوە زۆر گرنگە ئێمە بەو جۆرە دەبێت لە هەموو ئاستەکان لەسەر یەکتر بە جواب بین و نەهێڵین پێشلکاری بەرامبەر مافی کەس بکرێت. کاک محەممەد دوایین پرسیار ئێمە وەکو تیمی پایتەخت میدیا بۆ ماوەی 3 ڕۆژ لە شەناغا ڕووماڵی ئەو کێشەی جوتیارانمان کرد بە تایبەت من لەگەڵ چەند هاوڕێک ئەو شەوە مامەوە لە گوندی شەناخە چی پامێک تێ بۆ تیمی پایتەخت میدیا؟ تیمی پایتەخت لەسەر سەرانەوە زۆر سوپاسیان دەکەم دەستیان خۆشببی دەوریان زۆر باڵا بووە و لەحزەیەکی زۆر گرنگیان تۆمار کرد ئەوانە هەمووی شانازین پێش ئەوەی بۆ تیمی پایتەخت بۆ ئێمە بۆ جوتیاران بۆ نیشتیمان بۆ هاوڵاتیانی کورد دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم بەردەوام و سەرکەوتوو.